سڵاوتان لێبێ ئازیزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پەیامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. ئەمڕۆ لە قەزای کەلارین، ئەو شوێنەی کە بە قوربانیدان و ئەنفالکردن ناسراوە. ئێمە ئەمڕۆ لە شەقام و لە هاوڵاتیانی کەلارە پرسین ئایا لە دوای 27 ساڵ لە حکوومەتی کوردی ئاستی خزمەتگوزاری حکوومەت بۆ قەزای کەلار چۆنە؟ ئایا ئەگەر نەخێرە لە کەمتەرخەمی خەڵکە یاخود لە کەمتەرخەمی حکوومەتە؟ لە هاوڵاتیان نەپرسین، ئێوەش بینەرما بن. لە دوای 27 ساڵ لە حکوومەتی کوردی ئاستی خزمەتگوزاری حکوومەت بۆ قەزای کەلار چۆنە؟ حکوومەتی خۆمان ئێستا قسەی لەگەڵاگەڵی قەیرانە. من نایکەن ململانیەکەن ئەوڵەوە حزبەوەڵەوە حزب ناوخواانە ڕێک ناکەون. ئەگەر بەهاتایە بە هانای ئەم خەڵکەوە ئەوایە شتی زۆر لەمە گەورەتری کردایە بەتەکید نایە حکوومەتەکەی بێخەمە گوێ لێ نییە بۆیەوە. والله ئیساکەش ئەگەر بیانەوێ نیوەی ئەم خەڵکەکەی تری ئەدەن بە کوشتە لە پێناو خۆیانە. داواکاری بە کێ بڵێن هەرچی بڵێن بێفایدێ تەنها لە مایکەوە ڕادوتەوە. خزمەتگوزاری لە قەزای کەلارە تا چ ڕادەیەک؟ تا ڕادەیەکی زۆر باش نییە، زۆر پێی ئاستی داواکارەکانی خەڵک نییە، ئەبێ قەزای کەلار زیاتریشی بۆ بکرێت. لە چ ڕۆیەکۆ باش نییە؟ زۆربەی گەشتیاری ناوم خەڵکە بۆ گەشتیاری بێ بەس گەشتیارەکان دەنە ناو کەلارە و هیچی تر هیچ ئیسفادەی لە کەلار نەکەن. لە خۆ بەشوری عێراقتێن هەرە دەنە ناو کەلارە و هیچ خزمەتگوزاریش بۆم شوێنێکی تیان نییە کە ئەو گەشتیارانە لێ بمێنەوە تا بحەوێنەوە و بارێکی با بڵین لە ڕووی ئابووری و ئیسفادەیەک بۆ کەلار بێنێ. بێگومان هیچ بارێکی ئابووری نییە. ئەنا بەس هیچ ئیسفادەیەکی بۆم شارە ئەگەر ئەم شارە خزمەتگوزاری با باشتری بۆ بکرێت نا بە گەشتیاران سەردانیەکەن لە ڕووی گەشتیاریەوە هیچ گەشە شوێنەوارەکان تەرخەمی حکوومەتە یان کەم تەرخەمی خەڵکەکە خۆیەتی کە بێدەنگە لاستی ئەم با بڵین ئیشانی حکوومەتەکە خزمەتی کەلار ناکات. بە تایبەتی لە هەر دووبارەکەی خەڵکی بێدەنگ بێت ئەم حەدە یعنی چەندێ بگۆین بگەرن ئەم خەڵکە ئاوایین بکرێت بێدەنگ بێت حکوومەت شار بەم شێوەیە بێت ناکرێت بەم شێوەیە ناکرێت ئەبێت حکوومەت ئاوڕێ لەم گەشت گوزارانە بداتەوە. چی بک بۆ نمونە بەڕای تۆ؟ ئەبێ داواکاریان خۆپیشاندان بکرێت یعنی ئەڵێت ڕۆژە بێت پاشایەکە بێت دەستێت دروستەکات ئەم دەسترا پاشاگاڵێت وەسەر ئەم دەسترا هەر کەسێک بڕوات ئەبێت 10,000 لێ بسێنرێت بە ئینەکان هەڵێت ئەوەی کار بە دەستەکانی خەڵکە کار ڕازیە بێت خەڵکەکە ڕاستیە بێت دووەم ڕۆژێشە شەقێ بدەن لەو خەڵکە کاتێوە سەر ئەو دەسترایە ئەڕوات هەموو کاتێژە خەڵکەکار وا بێدەنگە بێت ئاستی خەڵکەکەیە کە حکوومەتە ئاوی بێدەنگ. ئاستی خزمەتگوزاری لە شاری کەلارە تا چ ڕادەیەک؟ وەڵڵاهی ئێستا هەڵحەزر ببوونی ئەم قەیرانەوە هیچ نییە، بەڵام وەختی خۆی زۆر چاک وەختی قەیران نەبوو چاک بوو. کۆمپانیەکان هەمووی لەم شارە کۆڵانەکان مەجاری بابین ئاوی پێویستە کەلار لە ئێستاە وڵی لە خزمەتگوزاری و شتی زۆر نوقسانەکە لە ئەوڕۆی زۆر نوقسانە لە مەسەن شەیدانە گازینۆی بەردەستر گەڕێک کێشەی ئاویانەیە خەڵک کەلارێکی لەو شارانەیە کە کێشەی کەماوی نەبووە لە هەموو کورسانە لەبەر ئاو لە کەلارە باشە ئاسی ئاو باشە لە کەلار لە ساڵاغار 10 مترگاتە ئاو کەلار لە هەموو شارەکان قەزی ئاو باشتر. حکوومەت لەم شوێناکە ئاو ئاسی ئاو باشە بۆچی خزمەتگوزاریان بۆ پەرە پێنادا بۆ واناکات کە هاوڵاتیان ئیسفادە لەم سامانە سروشتەی خۆیان بکەن کە لە شارەکایە؟ حکوومەتی خۆمان ئێستا هەر قسەی لەگەڵاگەڵی قەیرانە هەرچی بڵێڵی قەیرانە بەڵام وەکو تەبیعات وەکو درەخت و شتو ئەمانە شارەوانی زۆر هەوڵیدا بەڵام خۆزانین کەلاریش گەرمە دەرەجەی حرارەکەی گەرمە بەرزە باڵین زۆر درەخت لەبینەچێ. ئەم کەم تەرخەمەی حکوومەت کە وەکو پێویست بەدەم کەلارەوە نهاتووە لە بێدەنگی خەڵکی ئەوەی حکوومەت خۆی کەم تەرخەمە و نایە
دەمی هاوڵاتیانە هاوڵاتیان سکاڵای خۆیان نەکەن بەڵام وەختی حکوومەت خۆی هیچیان بۆ ناکات هاوڵاتی چی بکە حکومەت جوابی هاوڵاتیان نەداتەوە بە تاکید لە 105 جواب لایەتەوە ئەم حکوومەتش ئەڕۆمە شارەوانی ئەڵێم کاگەوەرم بەر دەرگاکەمان ئەمەیەوەیە لیژنە پێکێنن یەن تەمەشاکان ئەڵێم وایە فلان ڕۆژین دەجار دوایش ئەڕۆی سەری هیچی وانی منێکی خۆم لەوانم بەر دەرگامان بۆ نمونە مەجارێکی یا مەسەن ئاوە تەقیوە لە کۆڵانەکە ئاوی ڕئیسیەکە ئاو ئاوەڕۆداری ئاو ئاگدارەکەیتەوە کاکە ئەمە ئاوای ئەڵێین لیژنە خۆی یەت ئەیبینێ کە ئەم قیرە تەقیوە ئاوێتە دەرەوە بەڵام زۆر کارتە تکەم تەرخەمە ئەگەر ئەشتانەی وەرن لەگەڵمان ڕووی پیشانتانە ئێمە کەم تەرخەمی حکوومەتی یا هاوڵاتیە طبعا حکوومەتە شاری کەلارە خزمەتگوزاریان تا چ ڕادەیەک بووە باش بوو باشە خزمەتگوزاری باش کەلارە باش چی پێویستە لە ئێستاە بۆ کەلار بکرێت وەڵا هەموو شتێ پێویستەی سەحالە وەکو چی وەکو شارع وەکو خزمەتکاری وەک شارع پاکۆکردن حکوومەت بەدەمی ئەم هاوڵاتیانەوە هاتۆ بۆ ئەو ئەم شتان حتای سە ناتوە بۆچی ناتۆ ناتوە مەگەر حکوومەت دینی خەڵک نییە پارەیان نییە ینی حکوومەت دەبێ حکوومەتێکی گەورەی ئاوا خاوەنی 4-5 شاری پارێزگای گەورە بیان و ئێوەی بێ کە پارەی نیێ و ناتوانێت خزمەتی خەڵک کاگەیان نایکەن ململانیەکەن ئەوڵەوە حزبەوەڵەوە حزب ناوخواانە ڕێک ناکەون ئەگەر ڕێکیان شاری کەلار نابێتە قوربانی گشی بۆ دە قوربانی نەکە بەس کەلار کوردستان گشی بۆ دە قوربانی ئەوان کەلار قوربانی دەرێکی گەورەیە ینی خاوەنی ئەنفالە منتیقی غیرمیان و خەڵکی گەرمان قوربانی گەورەی داوە ئەبێ حسابی تایبەتیان بۆ بکرێت طبعا وایە حسابی تایبەت بەس هیچیان بۆ نەکرێەوە حتا ئێستا چی کراوە خۆتان باشە زانی هیچ نەکرێەوە چی کراوە لە کەلار هیچ شتێ نەکرێەوە لە کەلار خەڵک چی بکە لەم حاڵەتەیە خەڵک چی بکە خەڵک ناوێت چی بکە خەڵک خۆی دانیشە لە ماڵەوە دانیشتۆ هەراڵە خوا کەریمە خۆ بزانام خوا کەریمەکە یەبێ باشە ئەبێ خەڵگار ئاوە بە بێدەنگی دانیشێت تا حکوومەت بەوسی خۆی چی بیوە بیکات و چی ملە چی لە دەستیە بەس پێم لە ملە چی لە دەستیە ملە دەزانێ ئەوان گشیان دزن و ئیش ناگەن و هیچ ناگەن و ملە چی بکە داواکاری خۆی بگەێنێ بۆ داواکاری خۆی چی بگەینێ هیچ بڵێ دە هەرچ کەس ئەڵێ باشە و قەو لە داوی چ ناگە ئاڵێ بەسەر چاو تو دەرچی لە قورفەکەیت هەر ناناسی ئارەوەڵات درۆکە لەگەڵ هاوڵێتی حتا ئێستا هیچ شتێ ڕاستیان نەکرد چیان کردو هزار قەولیاندا ئاماگەن کارەبا چاگەن ئاو چاگەن ئەماگەن ئەوواگەن کوا چیان کرد هیچیان نەکرد انتخاب تەواوی هەر ناناسن خەڵک بۆ لە ئینتیخاب دەنگیشان پێداتەوە جارێک زیر ئەم بەزمەی هەردووبارەی بێتەوە هەرکە زەوقی خۆیەتی هەرکە زەوقی خۆیەتی وڵا خراپ نییە باشە لە خواوەزە چی پێویستە لە ئێستاە بۆ کەلار بکرێت چی پێویستە ئەوکو خزمەتگوزاری بۆ شاری کەلار کە پێویستە بکرێت چییە وڵا چیە هەر جادە و ڕێگەوبان و ئەمانەیە بۆ نمونە ئەو ئاوڕۆتان تا لە شڕۆیەکۆ با بڵین باشە جادەوبانتان باشە وڵا خراپ نییە لە خواوەزە سواز بەخۆ باشە لای ئێمە باشێتە نازان هەست کارەبا خراپەوە کارەبای کەلار خراپە وڵا کارەبای کەلار خراپەوە باشە بەڵام خۆ کەلار خاوەنی با بڵین ئاوێکی زۆرە بۆچی نەیانتوانێت لەمەوەی استفادە بکەن بۆی کارەبای کەلاری پێدابین وڵا ئیتر خۆی ئەمە دەسڵاتمانە لە حکوومەت دەسڵاتیە خۆی ئەمە هیچ دەسڵاتێکمان نەکات لە دوای 26 ساڵ لە حکوومەتی کوردی ئاستی خزمەتگوزاری حکوومەت بۆ قەزای کەلار چۆنە حکوومەتی خۆمان ئێستا قسەی لەگەڵاکەڵی قەیرانە نایکەن ململانیەکەن ئەوڵەوە حزبەوەڵەوە حزب ناوخواانە ڕێک ناکەون ئەگەر بەهاتایە بە هانای ئەم خەڵکەوە ئەبایە شتی زۆر لەمە گەورەتری کردایە بەتەکید نایە حکوومەتەکەی بێخەمە گوێ لێ نییە بۆیەوەیە والله ئیساکەش ئەگەر بیانە نیوەی ئەم خەڵکەکەی تری ئەدەن بە کوشتە لە پێناو خۆیانە داواکاری بە کێ بڵێن هەرچی بڵێن بێفایدێ تەنها لە مایکەوە ڕادوتەوە ئاسی خزمەتگوزاری لە ناو شاری کەلارەوەکو هاوڵاتێک ئایا بەدڵتە لێ ڕازی وڵی تا ڕادەیە بڵێم باش خراپ نییە تا ڕادێ لە ڕووی زۆنجاریەوە باشە خراپ نییە چی پێویستە لە ئێستاە بۆ کەلار بکرێت وڵایی لە ڕووی جادەوان تا ڕداش بە زیاتر لە ڕووی دار و درەخت و شتانەوە پارەی پێ بدەن باشتر لە بڕۆی کەلار زیاتر گەرمەوە شتانە
پێویستی بە پێویستی بە ژینگەیەکی باش و سەوزایی زیاترە دنیاە بە دنیاە زیاتر پارە بە دار و درەخت و شتانە بن. ئاسی سەوزایی لە کەلارە وەکو پارکەکان وەکو شوێنانێک کە هەرکە لەسەر شارەوانی بیکە تا چ ڕادەیەکە تا چەند ئیشیان کردو بۆی ئەم سەوزایە لە شاری کەلارە زیات وەڵایی بەرخۆم زیاترەوەنە لێرە ناژیم ڕاستی تێگەی بەڵام ئەوەی من نەیبینم تا ڕادەیە ڕێژەکەی زۆر کەمە ئاراوەڵە خەڵک بۆ داواکاری ناکات تاوەکو ئەو سەوزایە زیاد بکرێت و سوودی بۆ هاوڵاتیان زیاتر بێ بە تایبەتی کە پلەی گەرمی لە کەلارە تا ڕادێک بەرزترە بە بەراورد بە شوێنەکانی تر. وەڵی خۆی زیاتر بگرین لایانی خەڵکەش دەورە بینێ یعنی پەرەی پێ بدەن بەڵام خەڵکیش لەوا کەم تەرخەمە. وەڵا وەکو بینین ئێستا لەو پشتەوەکو پرۆژەیەکیان بەدەستۆیە لەم پشتەش پرۆژێتمان بینی بەڕاستی شتێ باش و لە 2000 پرۆژەکان چینەوانی کە ئێستا خەریکە. بەڵێ یەکێ لەوانە وەکو شەقامێکیان دروست کردو و بۆشاییەکەیتەوە بۆشایە ئەگینا نازانم بۆ بازارە بۆ ئۆتۆمبیلە بۆ چێ نازان. چیتر پێویستە بۆ خەڵکی کەلار لە ئێستاە بکرێت؟ وەڵا سەرەتانم وەکو بەڕاستی خەڵکی زۆرمان هەیە بێکار وەکو خەڵکی زۆرمان هەیە کاری سادیانە کرد بێژین کاری غەراز فرۆشیانە کرد غەراز و ئەوانە غەراز فرۆشتن و عارەبانەوانە بۆ خۆی تر حکوومەت ئەسا ڕێگری لیان کرد. بەڕاستی سەوانە گشتیان دەست بەتاڵن و بەڕاستی ئەوە زۆر کێشەیە گەورەیە هیوادارم بۆ ئەو کەسانە ئیش بێژین پرۆژەیەک شتێ باشە بۆی دۆزرێتەوە. لە ئێستا ئەو کەسانی کە وەکو تۆ و بێئیش کەوتون حکوومەت توانیوێتی هاوکاریان بکات لە جیەتی ئەوەی کە لە شوێنەکە خۆیان دەری کردوون بژێوێکیان بۆ دابین کات سەرچاوێکی کاریان بۆ دابین بکات. نەوەڵا زۆر بەداخەوە نەوەڵ هیچ هەموو دابین نەکرا ئەو کەسانیش زۆر بەڕاستی زۆر ناڕازین نازانن چۆن ناڕازی خۆیان دەربڕن و حکوومەتیش هیوادارم خەمیان بخوات و یعنی شوێنێکیان بۆ دیاری بکە ئیش خۆیان بکەن بەس ئەوەنە هیچ تریان ناوێوانە. حکوومەت ڕێگریان لێکە کە ئیشی خۆیان بکەن ناو بازارەکە. وەڵا بەڕاستی ئێمە باسی یاسا بکەین و باس پاگوخایانی وڵات خۆمان بکەین ئەو شتانە ڕاستە ینی یاسا هەیە ڕاستە ینی چەندێ شتەکان یاسایی بێ وەستانت لە شوێنی شفرۆشی ئەو شتانە بەڕاستی خەڵکیش هەیە نزبێ کەن تەرخەمی هەیە بەس حکومەتیش ئەبێ ڕێگەیان پێ نیشاندا وانە حکومەت ئەبێ ڕێگەیان پێ نیشاندا ئەو شوێنە قەدەغێ بۆ شوێنە ئیشکە نەک لە ناکاوە هەمووی ئەو شوێنە چۆڵکە و بخات بەڕێنمەڕێ ئافرین ئەو قسەی خۆتان لەتەری وادارین خەم و کەسانە بخۆن و وەکو چۆن بێژین دەستخۆش لە حکومەتی شەکەی نەگەر خزمەت گوزارێ زیاترمان بۆ بکات و وڵایی وەکو ئاسی پێویست نیە وەکو جارانیە جاران زۆر زۆر باشتر و یەکێ خۆم لەوانەی ئیشی ئەوەمە کرد ئیشی خزمەت گوزاریمە کرد لە هی نایشمەکە لە جەماعەتی کرێکار ئایشمەکە ئیسا زۆر زۆر کەمە بۆ نەماوە پرۆژەکانیان وەستاویانی ئێستا ئیش بۆ کەلارە کرێت خزمەت گوزاری بۆ کەلار ئێستا بەردەستە. نەوەڵی بەردەست نیە زۆر کەمە جاران زۆر زۆر باش ئێمە ئیشمانەکە جاران ماشەڵا بەرنەکەوتی بە ئیسا نازان بۆ لە یەک تاوا هیچی نەما جاران ئیشەکان زۆر زۆر بەردەوام و چاک بوو باش گەنجێکی زۆر ئستفادە لە ئیشانەیە پێویستە لە ئێستاە بکرێت. وەڵی چی زۆر پێویستە لەلایەن پێویستاتەوە چیت نقصانی زۆرە کەلا لەلایەن سەوزیوە زۆر سەوزەی کە زۆر کەمە یعنی بۆ ئەبێ سەوزایی بکرێ بێ ئیش بکرێ ئەبێ دەستێ بە شاری کەلارا بێنین کەلار پێویستی بە زۆر چتە لەلای هەنێ ڕوانگەوە کەلار زۆر دواکەوتە داواکەم لە حکوومەت شتێ بک کابراوتی کەلار با دوا نەکەوێ باوەک شارەکانی ترمان لێنەیە. وەڵی لە خوا زەخمەزداری باشە باشە لەخوا چیتر پێویستە بۆ خەڵکی کەلار بکرێت کە قوربانێکی زۆریان داوە ئێستا بەنسبە شارەوانی خزمەتی وڵاتەکەمانەکە جادەمان ڕێگەڵبانە پاوکتەیە کوڵان پاوکتێ شکری خی گەڕ لە فنای خۆیەوە خەریگە ڕوو لە باشی ڕە لە فنای خوا مەعاشتێ لە خواز خەڵکە بژاوەتەوە وەک جاران نەماوە لە فنای خوا ئێستا زرۆفەکەت لە باشی ڕە لە فنای خی گەورە خی گەورە خاستی باش سەوزاییەوە خەڵکی کەلار با بڵێن لە ئاسی سەوزایی شارەکان ڕاستین یان بۆ نمونە پارکمان پارکەکانتان تا چ ڕادەیەکە سەوزایی و دار و درەختی نێوان شەقامەکانتان لە چ ڕادەیەەکە وڵای لەخوا شەقامەکانمانە باش حەمدتەنە بۆ خی گەورە ئینشاءالله فنای خوا چاوەڕێن باشی بێ لە فنای خی گەورە ئینشاءالله شەقامەکانمان باشە سەوزاییمان باشە لە فنای خوا ئیشڵاو لە باشی ڕۆخوا گەورەی خوا خی گەورە خاستی باشۆ کاکە گەنەمان لە منتیقەیە کە ئەمەنە پیسە هەر بۆن سیانکە خەکانمانێت هیچ نبینم. چی لێ منتیقەکەتان؟ منتیقەی ئەمرینی پێژن چڵکا و سیانکاوی هیچ خزمەت گوزارێکمان نییە. بوو داواکاری لە شارەوانی یان قایمقامێت ناکەن کە بەهاتانت مەجموعە زەلامان ڕۆی هیچ ناکەن ئەی نایکەین ترکەی خۆیان نییە.
ئێوە خۆتان بۆ بێدەنگن ینی خەڵکی کەلار لەو حاڵەتا بۆ بێدەنگ دەکەمان هیچ بۆ کەس ناکە هەرکە بۆ گیرفان خۆی ڕاکە هەرکە بۆ هەول بۆ خۆیەدا بەڵام ێوەش لەو ڕزالەتا بمێنەوە لەو حاڵەتە بۆ ناخۆشە بمێن دێتێ بۆنسییان کا و چڵکایەک تێتە سەرمانە خەرگا خەڵکی ئەی چۆن بێزارمان ناکە ئارە وەڵام کاری چی ئەو شوێنە ئەو با بڵێن زەلکا و بۆنێ منتیقەی هینە تەجاوزەکانە هینەوە تایتر ئەوە لێ ناپرسنەوە چارەسەر چییە؟ وەڵا چارەسەر سوزان ئێوە محاولێک ماوە بکەن ئێوە هەرە بێ دانیشتن و با بڵێن لەو حکوومەتیش نێت بەهاناتەنەوە نەوەڵانە بەهانامانەوە ئیتر چی بکەین دەسڵاتەیە کەم تەرخەمی کردو لە ئاساوڵاتیانی کەلار کە قوربانی دەرێکی زۆریان هەبوو لە ئەنفالە وڵای ئەوە کەم تەرخەمیان هەیە هەتا بێژیت یعنی تر باس ناکردی ئەوە باس کردی تا مولەزەتی نەما چێژیت هیچ دەسڵاتێکەیە داواکاری چییە تۆ وەکو هاوڵاتێکی کەلار چی وەکو یە بە تەجاوزی تاپۆ کریا و چڵ بۆن چڵکا و مەجارێمان بۆ ناکرێ و ئاسی خزمەتگوزاری لە شاری کەلارە تا چ ڕادێکە ئایا حکوومەت خزمەتگوزاری بۆ شارەکەتان کردووە؟ وڵای کراوە بەس کەم کراوە چی پێویستە ئێستا بۆ کەلار بکرێت؟ وڵای ڕێگاکانی ئەیتە هەروان ڕێگا و جادە و بانووی کەلار کێشەی بە هاوڵاتیان دروستەکات؟ وڵا جاران خراپ ویسە کەمێکیان باش کردە بەسی تر کەمێکشی هەر ماوە خاستکەن وڵایتر هەر ڕێگامانمان بۆ چاکەن و ناو بازات وزە چاکیکەن بۆمان هەرەوە ئاسی سەوزایی و پارکەکانتان لە چ ڕادەیە؟ وڵا کەمە زۆر کەمە کەلار شارێکی تا ڕادەیەک پلەی گەرمی بەرزترە ئاسی سەوزایی بێ زیاتر بێ بۆ حکوومەت نایەت ینی هیچ لەسەر ئەوە ناکات سەوزایی زیاد بکات لە کەلارە وڵایتر ئەوە حکوومەت خۆی زانێەوەیتر بیر لە کەلار ناکاتەوە وڵاتی داواکاریمانەوەی تر چاکی کەن لەمە بەدووە زۆربەی هاوڵاتیان باز لەوەکەن ئاسی سەوزایی لە کەلارە کەمە ینی پێویستە شارەوانی کەلار بیر لەوە بکاتەوە کە ئاسی سەوزایی و پارکەکانی تیازات بکە تاوەکو ئەو درەختانە ئەو سەوزایە هەوای کەلار و پلەی گەرمی کەلار تا ڕادەیەک بۆ هاوڵاتیان نزم کاتەوە یان سوودی بۆ هاوڵاتیەکانی هەبێ ئێمە هاوڵاتی زیاترە دوێنین بزانین ئەو هاوڵاتیانە چیمان پێڵێن ئێوەش دەگەڵمان خزمەتگوزاری کەلار بۆ نمونە ئاسی ڕێگاوبانەکانی ئەو ئاوەڕۆی کارەبای با بڵێن سەوزایی لە کەلار ئەمانە وەکو ئەوی کە تا ئێستا بینیوتە چۆن لای سەوزایی مەگە هەر لای قڵابێ خۆشە و پارکەکان بێت خۆشە و هەناوی شوێنێتر سەوزاییمان نییە لە پارکی تایە کەلار یانی ئاسی پارکەکانی زۆر خەڵک زۆر بەگشتی بۆ ئەم پارکەی لە پارکە گەورەی کەلارەیە گشتی هەر بۆ ئەوێ پارکمان نییە هەرە پارکەمانەیە گەورە هەروەڵا پارکمان کەمە سەوزاییمان کەمە بەسە پارکەمانەیە بۆ پارکە خەڵکە ڕادێتەوە شارەوانی کەلار بۆ بیر لەوە ناکاتەوە پارکانە زیاد بکات تاوەکو خەڵک سوودی لێوە وڵای ئەویش شارەوانی هەڵبەتەوە گوێرەی حکومەت دەڕاتەڕێەوە و پارەیان بێت بیکەن بۆمان باشترە وڵای داواکاریمانەیە ئەم گەنجێلیشە گشتی ئەوە اینێکیان بۆ بکەن پارکمارگیان بۆ بکەن ناوێ دانیشە ئیسراحەتی تیا بکەن و هەروەڵارەوە خەڵک بۆچی بێدەنگە لە ئاسیەوەی کە حکومەت بەهانەیانەوە نایەت ینی خزمەتگوزاریەکانیان بۆ زیاد ناکات خەڵک وەڵی خەڵک داواکە بەس حکومەت بۆیان ناکە لە دوای 27 ساڵ لە حکوومەتی کوردی ئاسی خزمەتگوزاری حکوومەت بۆ قەزای کەلار چۆنە حکوومەتی خۆمان ئێستا قسەی لەگەڵاکەڵی قەیرانە نایکەن ململانیەکەن ئەوڵە ئەو حزبە وڵە و حزب ناوخواانە ڕێک ناکەون ئەگەر بەهاتایە بە هانای ئەم خەڵکەوە ئەوایە شتی زۆر لەمە گەورەتری کردایە بەتەکید نایە حکوومەتەکەی بێخەمە گوێ لێ نییە بۆیەوە وڵای ئیساکەش ئەگەر بیانەوێ نیوەی ئەم خەڵکەکەی تری ئەدەن بە کوشتە لە پێناو خۆیانە داواکاری بە کێ بڵێن هەرچی بڵێن بێفایدێ تەنها لە مایکەوە ڕادوتەوە خزمەتگوزاری کەلار لە چ ڕادەیەکایە وەکو هاوڵاتێکی کەلار وڵی تا ڕادێکی پێویست وابزانام نقصانێکی زۆر هەیە شاری کەلار بە سەراحەت بابێژنی پێویستی بە خزمەتگوزارێکی زیاترەکە
داواکاری خەڵک چۆن تا ئێستا نەگەیشتۆتە حکومەت تاوەکو بەهانایان و بێ بۆ خزمەتگوزارەکان والله داواکاری خەڵک زۆر داواکاریە بەس بە پێی ئەوەی کە بێتە خەڵک یعنی حکومەت بێتە دەم داواکاری خەڵکی بەڕاستی نایە کەرار و گەرمیان خاوەنی ئەنفال خاوەنی شەیدێکی زۆرە حکومەت بۆ بەهانای ئەم هەموو خەڵکەوە نایەت کە قوربانیان داوە لە پێناوێت ئەگەر بەهاتایە بەهانای ئەم خەڵکەوە ئەوایە شتی زۆر لەمە گەورەتری کردایە بەتەکید نایە حکومەتەکەی بێخەمە گوێ لێ نییە بۆ ئەوەیە والله کریاوە بەس ئیسادە بۆ ئەمە هیچ نەکریاوە شوێنی ئەمانەی ئیسادێ شقەکانی ئەو بەریکەلار گوندەکە هیچمان بۆ نەکراوە چەند ساڵە هین کراوە ئەمە 2 ساڵە خەوانریاوە هیچ بچەی بۆ تەرخان نەکراوە پارەیش بۆ تەرخان نەکراوە والله ئیتر نازانم حکومەتەکەمان تەواوی ناکەین ئەمەش نازانین چی بێژین چەندها گەنج ئادەم کەلارە بێئیشە لەم سمودا بێئیشە من گەنجێکی وەکو خۆم بێئیشم لەم کەلارە نازانم چیکەم خەڵک گەنجێکی زۆر بێئیشە حکومەت بۆ بەهانەی خەڵکی کەلارەوە نایە کە قوربانیەکی زۆریان داوە ئەنفالێکی زۆریان هەیە والله بۆ خەڵک هیچ شتیان کردێ بەس بۆ ئێمەیشیان نەکرێ سا من خاوەن ها ئەنفالم معاشەوەمانە معاشەکەمان هەیە بە زۆرکەم بۆچی داواکاری خۆتان ناگەینە حکومەت والله چەنەها لە ڕێ چەنەها کە ناڵۆ گەیاندمانەی چیان بۆ نەکردین ئیدارەی کەلار و داواکاری خۆتان بگەێن بەڵێ چوونە بەس چوونەتە لای چەندەها کەس شتیان بۆ کردنە بەس شتەکە ئەوە نییە بێژین جێ دڵخۆشی بێ بۆ خەڵکی هاوڵاتی کەلار و خەڵکی کەلار بێدەنگە لە ئاستیەوەی کە جوابی داواکاریەکانە نادرێت وڵی خەڵک کەمی هەڵەسێ دەبێ ئیتر چیەژی ئەمەش شەنی هانامە بردێ بۆ حکوومەتی شیان بۆ نەکردنی ئیتر نازانین بڵێن چین ئایا خەڵکی کەلار خزمەتی کراوە نە ئەشەو بلا ئەوەی خزمەت بێ نەکراوە بۆچی حکومەت خەڵکی کەلار و گەرمیان ئەو هەموو ئەنفالە ئەو هەموو قوربانیدانە ئەو هەموو بێسەر شوێنەی هەیە لە پێناو دروستبوونی حکومەتی کوردی ئێستا لە بەرامبەر بەم شێوازە پاداش دەدات وڵای ئیساکەش ئەگەر بیانەوێ نیوەی ئەم خەڵکەکەی تری ئەدەن بە کوشتە لە پێناو خۆیانە ئەنا خزمەتگوزاری هیچ بەس لەسەر ئەوەی لە دەسەڵاتە بمێننەوە فەرمو لە دوای 2014ەوە یەک خزمەتگوزاریم پێ بڵێ کرابێ جگەل لەو دووسایدەی خارجیەکە نەبێ کراوە ئەوش لە دوای مەرحلەیەکی زۆر چاوەڕوانی دەستی پێ کردو ئەناوەکو هیچ شتێکی تر نەکراوە ئەمەکەم تەخەمی خەڵکە ینی حکوومەت کەلا ڕەنگ هەیە تۆزیە باشتر بێ لە ئاستی نەحیە ڕزگاریە نەحیە ڕزگاری سفرە ئەو پرۆژانەی تەفلیش کراوە تا ئیساکە بجیان بۆ تەرخان نەکراوەتەوە وەکو خۆی ماوەسۆ هەر قیرە کۆنەکانیان بێشتایەت بۆ هەڵێنتەکان پارە نییە بۆ هەڵێتەکێنن بۆ خزمەت گوزاریەکان ناکەن بۆ تەنها پارێکی دیایە نەحیە ڕزگاری ئەوش بێبلاجکتۆرە یەک پارکێکی دیایە خەڵک ناتوانێت دانیشێت نەوەڵا ناتوانێت دابنیشێ خەڵک بۆ کێوە ئەتێ بۆ ئەم پارکەی کەلارە ئەمەی کەلاریشە من پار هاتووم ئەم ساڵیش هاتووم هێشتان مەرافقەکانیان چاک نەکردو ئاودەسەکان بە کوردی خۆمان ئاودەسەکانیان چاک نەکردووە نە ئافرەت دەتوانێت یا بچێ نە پیاویش دەتوانێت یا بچێ ئەوە نە ئاویتیان نییە ئاودەسەکانی گشتی خراپە یعنی بێدەنگی خەڵکە یان کەم تەرخەمی حکوومەتە ئەم هەموو پارەی ئەم پارکە بۆ کوێ ئەڕوا یعنی حکوومەت ناتوانێت حەسەبەی خاوەن پارکەکە بکە وەڵام پارە بۆ گیفانی مەسئولەکانە چێ قوربان خەڵکیش ئەوە نەمزاهارەی کرد ئەوە نەمزاهارەی کرد و جواب نەدریا و تێ هەڵدان کریا و سژ نەکرێ خەڵکیش بێ ناومێت بووە و وازی هێناوە هەڵبژاردنیشە بینین خەڵک هەر دەنگەداتەوە بۆوانەی کە ئێستا لە حکوومەت ئارە وەڵا بە تاکید وایە کە ناڕازیە بۆ دەنگەداتەوە بۆ ئەمان یەکێکیان خەتای خۆمە یەکیان خەتای خۆمە لەبەرەوەی دووبارە هەمان کەس هەڵەبژێرمەوە ئەگەر کەسێکی تریش هەڵبژێریەوە هەر هەمان دەم و چاوە هیچ فەرقێکی نییە ئامادەی گۆڕانکاری نین نەوەڵا گۆڕانکاری لەکێ ببینی لەکیانە ببینی وەڵام ئێستا لە حکوومەتی کوردیا و لە حکوومەتی عێراقیشە دوو حیزبی دەسەڵاتدار هەن کە زۆربەی جومگە بەهێزەکان بەدەست ئەوانەوە ئەوان بەرپرسیان لە زۆربەی شوێنەکانی هەرێمی کوردستان بەڵێ بە تەئکید وایە بە دەرەجە یەک پارتی دیموکراتی کوردستانە بە دەرەجە دوو لە کوردستانە یەکێتی نیشتمانی کوردستانە هەموو جومگە دەسەڵاتە ڕئیسیەکانیان بەدەستەوەیە فەرمو ئەڕۆی بۆ فەلاحەتی ناتوانین فەلاحەت بکەیت ئەڕۆی بۆ مەعیشەت نییە ئەڕۆی بۆ کرێکاری نییە ئەڕۆی بۆ خەڵکە ڕوا بۆ وەسایی نەماوە ئیش نەما کەسابەت نەما چاوەڕوانی چی ئیرادێک لەم دەسەڵاتە بکەیتر ئای تۆ تەنانەت ئاوەکە نییە بیخۆی چیەکەی نانەکە نییە بژێری ڕۆژانەت بیکەی نییە چاوەڕوان چی بکەین خەڵکی شوێنێکی لێرە گیان خەڵکی ناحەی باوانورم سەر بە کەلارە ئاسی خزمەتگوزاری لە باوانورە کە سەر بە کەلارن لە چ ڕادێکە
وڵی چاوەکەم ناتوانین بڵێ باشە نڵێن بڵێ خراپە لەبەرەوە خزمەت گوزاریەکان نەکرێ تا سەر ناچێت مەسەرەن جادەی قیتاوەکرێت تەماشاکەی هەتا ئەم بەشەکەی تەواوی ئەو بەشەکەی تری تێکێنەوە لەم لاوە تەماشاکەی بۆ نمونە بەڵێندەر هاتووە جادەکەی گرتووە لە ماوەی ڕابردووە ئەڵێ کاکە من سولفیان پێنەیە لێرانە هەر خەڵکەکەت یعنی چۆن بڵێ زەرمەند دەبێ شۆفێرە داماوەکانە لە هەمان کاتیچە تەماشاکەی بۆ نمونە ئەڵێن کاکەوە ئێمە ئەو ئیشە ئەەکەین تەماشاکە ئیشەکە سیاجی گۆڕستانەکەیە بە نمونە تەماشاکە هەرچی مەڕ و ماڵات و ئاژەڵاتە هەمووی لەسەر گۆڕستانەکەیە خەڵکی باوەڕ خۆی هەستا بە جێبەجێکردنی ئەو ئیشە چەند جارێک بێپلانی حکوومەت دەرناخات لە بە تاکید یەک بێپلانی حکوومەتە دوو چۆن بڵێ بەدەمەناهاتی لایەنی پەیوەندیدارە لەبەرەوە ئێمە چەند جارێک وەکو هاوڵاتیانی باوەڕ داوای ئەومان کردووە کەوا خزمەتگوزاری باش بکرێ هەڵ بەڵێن هیچ مەسەلەن تا ئێستا باوەڕ لە ساڵی 1937ەوە ناحەیە کە پێم وایە کۆنترین قەزای کۆنترین ناحەیە لە کوردستانە پێم وایە خۆی کە باسەکرێت لە سیحوت تاوەکو ئێستا خانووەکانی تاپۆ نەکراوە حکوومەت بۆ بەدەم داواکاری ئێوە نایەت ینی خاوەنی ئەو هەموو قوربانیان ئەو هەموو ئەنفالەن والله بڵێم چی یعنی نازان بڵێم چی کاکە حکوومەت بۆچی نایە ئەتوانین یعنی ئێمە داوا ئاکەین کاکە وەرن بەدەم داواکەنەوە وەرن خانووەکانمان بۆ تاپۆکەن وەرنەوە هەمووی خانی تەجاوزە لەولاوە ئەوەی کە تەماشاکەی بە هەوەسی خۆی تەجاوزات تەگرێ بە واستە واستەکاری ئەڵێن کاکە ئەمە حەقی خۆیەتی بۆ حەقی خۆیەتی لەم لاژۆ تەماشاکە ئەوەشی کە حەقی خۆیەتی بەشێک لە وڵانەکان تا ئێستا قیرتاو نەکراوە تەماشاکە وڵی پێویستەکری ئیشەکان بکرێ کاکە حکوومەتە ئاڵێ کاکە لە قەیرانی دارایان کاکە لە قەیرانی دارایی فەرم و ئەو هەموو بەقەت لە ئەوروپایە هەمووی پڕکردووە کاکە هەمووی بێنەوە کاکە هەمووشی مێنەوە کاکە هەر نیوەی بەرە بۆ خۆت دەوەرە بەرەجە 105 بێنەوە بۆ میلت کاکە چی پێ ئەەکە من تێناکە حکوومەت ئایان پارە بە تەمایەتی بگا بەکوێ بە تەمایە بگا بەکوێ ئەو داهاتی کە خەرجەکرێ بۆ حکوومەت پارەی هەیە و سەرفی ناکە بۆ خەڵک بە تەئکید پارەی هەیە و پارەی زۆر زۆریشی هەیە با من ئەمساڵێک برای بەڕێزم ئەو بودجەیەکە لە 2012 2013 کە سەرفەکرا بۆ سلێمانی بودجەی هەموو سووریا و لوبنان بوو بە شەرتێک دیمەشق لەوانەی ئەوانەی کوردستان بی ئایا کوردستان تۆ وەرە 6 ملیۆن بی دانیشتوانی سلێمانی ملیۆنێک ملیۆن 500,000 کە تەماشا ئەکەی بودجەی وەرە بودجەی وڵاتی سووریا و بودجەی وڵاتی ئوردن بێتە بەردەستی لە سلێمانیا بڵێن وڵا هیچیش نەماوە ئیتر چاوەڕی چی بکەین لە حکوومەتەکە لە دوای 27 ساڵ لە حکوومەتی کوردی ئاستی خزمەتگوزاری حکوومەت بۆ قەزای کەلار چۆنە حکوومەتی خۆمان ئێستا قسەی لەگەڵاکەڵی قەیرانە من نایکەن من مندانیەکەن ئەوڵە و حزبەوەڵە و حزب ناوخواانە ڕێک ناکەون ئەگەر بەهاتایە بە هانای ئەم خەڵکەوە ئەوایە شتی زۆر لەمە گەورەتری کردایە بەتەکید نایە حکوومەتەکەی بێخەمە گوێ نییە بۆ ئەوە والله ئیساکەش ئەگەر بیانەوێ نیوەی ئەم خەڵکەکەی تری ئەدەن بە کوشتە لە پێناو خۆیانە داواکاری بە کێ بڵێن هەرچی بڵێن بێفایدێ تەنها لە مایکەوە ڕادوتەوە ئاسی خزمەتگوزاری لە ناو قەزای کەلارە لە چ ڕادێکە وەڵا ئاسی خزمەتگوزاری وەکو پێویستیش نەکراوە بۆ کەلار بۆ خۆکەلار خاوەنی قوربانیە خاوەنی ئەنفالە جا بە کێ ئەڵێ تۆ بەبەر پرسەکان لایەنی پەیوەندیدار کە حکوومەتی لایەنی پەیوەندیدار حساب هیچی بۆ نەکراوە لێرە وەکو نەبێ هەر نەبێ وەکو ئەو وایە خزمەت کراوە بەڵام بەگوێرەی پێویست نییە ئەمە بێدەنگی خەڵکی یان کەم تەرخەمی حکوومەتە وەڵا هەم کەم تەرخەمی حکوومەت هەم بێدەنگی خەڵک زیاتر بە دەنگی خەڵک ئەگەر خەڵک هەڵسێ ئەوە حکوومەت شەکەوێت ئاسی خزمەتگوزاری و خزمەتگوزاریەکە زانانی حکوومەت هەر لە خەڵکەکە خۆی دروست بووە وایە بەڵام بۆچی ئەم حکوومەتە خزمەتی ئەم خەڵکە ناکات بە تایبەتی خاوەن قوربانێکی زۆری وەکو کەلار وەڵا ڕاستە وەلا کەلار پێشەنگە لە قوربانیا بەڵام حکوومەتەوە تا هیچ ئیهمالی کردووە تا لە قوربانیا پێشەنگن ئەی لە خزمەتگوزاری خزمەتگوزاری ئاینە ئاستی دوای گشتووە لە ئاستی دواوێ داواکاریتان چییە چی تامەوکرێت لە ئێستا زەرور داواکاری بە کێ بڵێن هەرچی بڵێن بێفایدێ تەنها لە مایکەوە ڕادوتەوە هیچدانانشێکە گوێ لە من و تۆ بگرێ خۆتان داواکاری خۆتان بگەین ئەوێ بچنم بەلایە داواکاری خۆمان چیان پێ بگەین جارێ دوان سیان خەڵک خۆ بێزارەبی
جارێ بچۆ دوان بچۆ کە جواب نەدرایەوە خۆ بێزارەبی کەلار و گەرمیان ئەو شوێنەیە کە خاوەنی زیاتر لە 1970,000 ئەنفال و بێسەر و شوێنە خاوەنی شەهیدێکی زۆرە بەڵام لە ڕوو خزمەتگوزاریەوە خەڵکەکەی داواکاری و ناڕازی خۆیان نەگەین لەلایەنی پەیوەندیدار بە هیوایەوەی کە ئەم قەزایە و خەڵکەکەی بتوانن لە ئەو خزمەتگوزاریانەی کە حکوومەت بۆی کردوون سوود وەربگرن و هەر شتێکی تر کە پێویستیانە بەیان بکرێت چونکە خاوەن قوربانیدانی گەورن بۆ ئەم حکوومەتە پامی خەڵکی کەلارمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لای